مسؤوليتي من وقت كأراستي أو يبرزيتي أكموا مسؤوليتي دياري كردني أو بلانو نخشو هێڵانەیەکە زمینە فکرەکەی تیاڕوونەکەمەوە هەروها شێوازی کارکردنە کۆمەڵکاریەکە پاشان ڕێباز و بزاوت و هەڵوێز دیاری کرد لە بەرنامەی فکری مانە ئێمە کە ئێستا تەبانی مەبین بە تەئکید لە ناو خۆمانەکە هەیە ئێمە ئەمانەوێ دوای ئیعترافکردنمان زۆر بە ڕاشکاوی زۆر بە ئاشکرا بەوەی کە شکستمان خوارد لەو ڕووبەڕووبوونەوەی بەرامبەر بە یەکێتیە ئێمە پێمان عەیب نییە ئەم ئیعترافە بکەین چونکە ئێمە خۆمان بۆ هێزێک ئامادە کردبوو شتێک لە خۆمان زیاتر بوو 2 بەرابەر 3 بەرابەر لە خۆمان زیاتر کە یەکێتیە ئێمە خۆمان بۆ ئەوە ئامادە نەکردبوو ئەمریکا لێماندا و بە سەواریقی ئەمریکایی و تیاری ئەمریکایی مواجهە بێتە بەرامبەر و دوای ئەوەش وڵاتەکە داگیر کرد چونکە هەرچۆنێ بێ ئەمانتوانی هەستینەوە لە ناوچەی خۆمانە بەڵام کە ئەمریکا هاتۆتە ناو عێراقەوە جیهادەکە بۆ بە فەرزی عین لە شوێنی خۆیان بۆ دەرپەڕاندنی ئەو لاوازکردن و دەرپەڕاندنی پرۆژەکانی ئەم دان پێداهێنانە ئەم اعترافکردنە بەوەی کە شکستن چونکە جاری وا هەیە خاوەن ئەفکار شکست دێنێ بەڵام نابەزێ کۆڵ نادا بەردەوامە بێ بۆی ئاڵاکەی بەدەستەوە بمێنە بتوانێت بەردەوام بێت ئێمەش و ئیسلامیانی تریش بە شێوەیەکی گشتی بە فەزلی خوای پەروەردگار لەگەڵ ئەو شکستەیە کە بەسەرمانە هاتووە هەرێکە لە ئاستی خۆیەوە کەوتۆ ئیش کرد ئێمە ژەمانەوێ بە مراجعاتێکی تر بە پێداچوونەوەی ڕابردوو منهەج و هەڵوێست و شێوازی کارکردنی نوێ لەگەڵ ناسینی واقعی نوێیە بەو دەرچانەی کە تایەتی بەو هێزانەی کە هەن بەو بڕیارانەی کە هەیە بەو واقعە قورسەی کە هەیە بزانین چۆن حرەکەتەکە دروست دەکەین بەرنامە کۆمەڵکاری بزاوت و هەڵوێست سێ ڕوکنەکەن کە زۆر جار تەرکیزیانەکە دۆسیە گەورەن و پڕن لە مەلەفات بەرنامە لایەک لەوانەی دیاریەکەین بەرنامەی زەمینەی فکریە ئەم زەمینە فکریە ئەسڵ لایەکیان وەڵامی فەلسەفیە بەڵام لەبەرەی ئێمەی ئەهلی ئیسلام ئەوەندە بایەق بەلایانی فەلسەفی نادەین چونکە باوەڕمان بە وەحی هێناوە ئێمە گەیشتوینەتە یەقین دڵنیاییمان لەوە هەیە کە ڕاستیەکانی پێناسەی گەردون و ژیان و ئینسان پێناسەی وەصف و سیفەت بە حەقیقەت لە وەحی خواوە هاتوو لەبەرەوە ئێمە نایەن خۆمان و ئەفرادەکانمان ماندووکەین بە دوای فەلسەفەی و بە دوای فەلسەفەی مادی و بە دوای ئەرستۆ بین و هەتا کۆگەینە هێگڵ و مارکس و یان خەڵکانێکی تر ئێمە جانیبە فەلسەفیەکەی لێگەڕاوین چونکە ئەزانین وەحی خوایی بە لوتف و فەزلی خوای پەروەردگار ئێمە پێناسەکانی هەمووی خستۆتە بەردەستمان و دڵنیاشین لەوەی کە پێناسەکان وەسفن لە سیفەتی ذاتی شتەکانەوە هاتوو وەختێک وەحی خوای پەروەردگار پێمان ڕاگەیەنێ کە لە کەونە مەلائیکەت هەیە ئێمە قەناعەتێکی ڕەهامان بەمە هەیە کە لە گەردوونە فریشتە هەن وەصفی ئەم فریشتانەش ئێمە نایزانین بەڵام بە وەحیەکی ڕاستگۆ لە قورئان و سنەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام پێمان گەیشتووە کە ئەم مەلائیکەتانە چۆنن باڵیان هەیە لە سوژدەیان بە پێوەن هەرێکی بە جۆرەی ئەرکی سەرشانیان پۆلێن کراون ئەم حەقیقەتانە قەناعەتمان پێیان هەیە کە وەصفن لە ذاتی مەلائیکەتەکان و وەرگیراون و خوای پەروەردگار یا پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئێمان نەقڵ کرد ئەمە وەڵامە فەلسەفیەکانمانەداتێ بۆیە سەری خۆمان نایەشینن بڕین بە دوای هێگڵا و دوای فەشەل بێنین بڵێن وەڵام مارکس ڕاستی کردووی مارکسیش فەشەل بێنین و بڵێن نەوەڵا ئەویشیان وانە یا ڕاکەین بە دوای شتێکە نەزەریە پێڵەن عیلمی
بڵێن وڵات داروین ڕاستە کاکە ئەسڵی ئینسان مەیمونە کەچی دوای دەستمان لە هەمبانەی بەتاڵەوە دەرچێ بڵێن وڵات داروین ئەسڵەن بڕای بە شتێکی وا هەر نەبووە کە ئەوەی تەڕح کرد بۆ هەدەفێکی ترەوەی تەڕح کرد و هەروەها ئەو نەزەریاتانەی تر کە ئێستا ڕۆژئاوا لە بێ دینیە ئەهێنێتە بەرە. دووهەم خاڵ لە بەرنامەی زەمینەی فکری ئێمەیە باس لە فکری ململانەیە. سەیری کەن عەزیزانی من، ئەو بار و زروفەی کە بەسەرمانە هاتووەتان لێ نەکات لە ترس و تۆقینە ئەم دید و تێڕوانینەتان بە پارسەنگی نەمێنێ. هەندێک کەس هەر نایمێنێ چونکە هەندێک کەس پێی وایە نابێ خەڵک عاجزکەی بۆی دژایەتیت بەرامبەر نەکەنەوە کاکە نابێ دوژمن بۆ خۆت زۆرکەی. جا بەم قسە دوو لە ڕێ قۆڕە دەیان ئاەتی قورئانی خستۆتە ئەولا. ئەمەی زۆر مهمە بزانین کە فکری ململانێ ڕەسەنە لە ناو بانگەوازی خواییە هەر لە سەرەتای دروستبوونی ئادەمەوە. ململانەکە لەگەڵی هەیە، ئادەم هەیە، ئیبلیسیش هەیە. کە دەسەڵاتیش دروست دەبێ نەمرود هەیە، سەیدنا ئیبراهیمیش هەیە، فرعون هەیە، سەیدنا موساش هەیە، قوڕەیش هەیە، سەیدنا محەممەدیش هەیە عەلەیهی سەڵات وسەلام و تا ڕۆژی قیامەتیش وایە. دەسەڵاتی سیاسی هەبێ یان نەبێ وجودێکی بەرامبەر بە تۆ هەیە کە وجودێکی کوفرە و ئەو کوفرەش خۆی ڕقنە، خۆی بغزنە، ئەو تۆ ئەبغزێنە سەبەبەکە ئەوە نیە تۆ غەڵەتت کردووە. ئەلەمەیە مسلمانان زۆر بە هەڵەداچن ئەنجا ئەکەونە شتێکەوە کە پێوترە جەلدەذات. لە عیلمە نەفسا پێوترە جەلدەذات، یعنی قامچی لە خۆتە دەیتەوە. هەرڵێ کاکە گەرێمە کتێبەمان چاپ نەکردایوان نابوو، کاکێمە لە پاڵتۆ گوامان نەوتایوان نابوو، کاکێمە و بەیانەمان دەرنەکردایوان نابوو، کاکێمە بە عەلەنی و پێشمەرگانەمانوانە بۆیوان نابوو، کاکێمە ڕیشمان نوێشتایەتەوان نابوو، کاکێمە پارەمان کۆ نەکردایەتەوان نابوو. ئیتر ئەمە پێوترێتە جەلدەذات، ئەکەوێتەوە قامچی لە خۆدان. ئەمەش دید و تێڕوانینێکی زۆر غەڵەتە عەزیزانی من. ئەمە فکرێکی ئیخوانی زۆر منحەریفە. ئەمە ئاڕاستی ئیخوانەمەی دروست کردووە. خوای گەورە فەرمێ وەکەذالک جەعەلنا لكل نەبی عەدووە من المجرمین. ئەبەو شێوەیە بۆ هەر پێغەمبەرێک ئێمە دوژمنێکمان لە تاوانباران دیاری کردو. ێ باش ئەم پێغەمبەرانە عەزیزی خوان، هەڵبژاردەی خوای پەروەردگار بۆ ئەم بانگەوازە هەڵی بژاردو. باشترینی بەشەرن بۆم پەیامەی خۆی هەڵی بژاردو. ئەی بۆچی ئەو دوژمنە سەرسەختەشی بۆ دیاری کردو؟ عەدووە من المجرمین، هەر دوژمن نییە هەرەوەندە دوژمنە، بەڵکو من المجرمین، تاوانبار، ڕقن، هەر کە ئەمان بینێ پێیەکەنێ پێمان. جارە هیچ شتێک نییە نەقسەمان لەگەڵ کردو، نەباسی دینمان کردو، هیچ شتێکمان کردووە بە لاقرتێ، بە تانە و تعلیق، بە تفڕۆکردن، بە مۆڕەکردن، بە جنێودان، هەر لەبەر خۆیەوە ڕوا و جنێوێگەدا. بۆ خۆی سنەتی ژیانەکە وایە، ئەو بۆ خۆی لاسەنگە، تۆ پارسەنگی. ئەم دیدی ململانیانە عەزیزی من نابێت تۆ لەوە لەی غافڵ بی کە ئەمە خوای پەروەردگار دیاری کردو بۆ پێغەمبەرە نازارانە سنەتی ژیانەکەی لە سەرەتاوە وا دیاری کردو. دوو کوڕەکەی سەیدنا ئادەم یەکێکیان ئەوی تری کوشتووە، لەسەر چی کوشتوێتی؟ ئەگەر بپرسیمە بڵێن ئەرێ قابیل تۆ ئەم هابیلت بۆ کوشت، ئەرس هەمووی هی خۆتانە، خۆ دەسەڵاتی سیاسی نییە تاکو بەشیکەن، خۆ نەوت و ئابووری نییە تاکو ئێوە بەشیکەن، خۆ کۆمپانیاتان لە بەردەستان نییە، خۆ حیزبێنە و خەتخەتێنە نییە. باشە ئێوە هەموو چەند کەسێکن لەسەر زەمینە، ئەم شەڕە لەبەر چییە؟ خوای گەورە باز لەوە کە عەزیزانی من، یعنی هەندێک کەس لەو جەلدەذاتەیە زۆر بەداخەوە ئەگەڕێتەوە سەر ئەوەی ئەم عەزیزە جوامێرانەی ئێمە، ئەم پیاو چاکانەی ئێمە، ئەم پیاوە بەدەستنوێژانەی ئێمە باشترین نمونەی ئینسانی سەر ئەرزن. مجاهد باشترین کەسە، پاکترین کەسە، سەرڕاستترین کەسە.
ئازاترین کەسە سەخیترین کەسە ڕۆحی خۆی قوربانیەکە لە هەموو کەس دڵسۆزترە لە هەموو کەس بەبەزەیترە لە هەموو کەس شەریفترە لە هەموو کەس جوامێرترە ئەم ڕەش و ڕوت و فەقیرە ئەم پیاوە خاوەن دەست نوێژە ئەم خاوەن شەو نوێژە ئەم قورئان خوێنە ئەم دڵپاکە ئەم ئینسانە سەرڕاستە ئەمەی لە غوربەتی ئیسلامە چەکی هەڵگرتو و چۆتە مەیدان ئەمەی بینە ئەم پیاوە چاکە شەریفە هەر کەسە دەستی لێ گیرە بێ ئیگرێ تەعزیی بێدا کەس ئاوری لێ ناداتۆ لەم غوربەتە کەچی دێ لە سەرباری ئەوەشەوە حیزبیەکی ئیسلامی فاشلی ژێرسێبەری ئەلمانیەتی کوردی قسەکان وەکو ئەوانە کات جا تۆ سەیری کە برانی بەڕێزم یەکێک لەوەی کە ئەرچی ئێمەی ڕاستی کەینەوە ئەم نقطەیە ڕەسەنێتی بانگەوازەکە بپارێزین هیچ ڕەوتەکەمان پێ پارێزرا ناپارێزرێ مەشتێکی ترە ئێمە ڕەوتەکەمان لە ڕەسەنێتی بانگەوازەکەوە هاتووە نەک ڕەسەنێتی بانگەوازەکە بکەینەوە بە قوربانی ڕەوتەکە وەکو ئیخوان و کۆمەڵێکن یا بزوتنەوە خوای پەروەردگار کە باسی ئەو چیرۆکەمان بۆ جێڕێتەوە چیرۆکێکە بە ئاەتی خوایی جێڕاوێتەوە تا ڕۆژی قیامەت و ئەمێنێ لە سەرەتای بەشەریەتایە کە ئەم چیرۆکەمان بۆ جێڕێتەوە عەزیزانیم هیچ جۆرە اختلافاتێک نییە هیچ جۆرێک ئیلا ئەوەنە بکە لە ناحی نەفسیەوە بەرامبەرەکەت ڕقنە بغزنە دەست درێژکەرە چاوی ناترسێ نەتەقوا دینی هەیە ناستی مەسئولێتی هەیە بەڕەڵایەکی سەرجادەیە تۆش بەو دەست و دەمودایەن پاچیەوە بەو پیاوە پارسەنگەوە ئەتوێ مواجهەی بکەیتەوە مواجهەشی ناکەیتەوە ئەڵێ کاکە گیان مەمکوژە من دا مافی خۆ من لێ کرد دوای منەمێ بژیم وەکو تۆ هەرچێ بەجێ دێنم کە خوای گەورە ئەمری بە هەردووکمان کردو بەس تۆ نایکەی من ئەیکە من حەقم بەسەر تۆ چییە تۆ بێدین بووی و ڕیبا خۆیت و سووە خۆیت و شەرابە خۆیت و دەست درێژیەکەیتە سەر خەڵکی من بۆ خۆم متەدەینم